لەگەڵ باسکردنی سەلەفێتە قسە لەسەر ئەوەیە کە بەهاکانی دنیای تازە بەهاکانی دنیای مۆدرن قبول ناکەن لەسەر و هەمویانە ئەوەی کە دەوڵەتی مۆدرن لەگەڵ خۆیان هێناوەتی وەک دیموکراسی کە شێوازی ئەمڕۆی مامەڵەیە بۆ گۆڕینی دەسەڵات و ژیانی پەرلەمانی و ئەوانە حەزەکەم تێگەشتنی بەڕێستان لەم بارەوە بۆ دیموکراسی و بۆ پەرلەمان وەکو بەرهەمێکی دیموکراسی بزانم. سەرەتا ئایا سەلەفیەت پێشکەوتن و بەرەو پێشچوونی دنیایی قبوڵە یا ڕەفەزیەتی؟ ئایا سەلەفیەت بریتیە لەوەی کە ئێمە چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بە وشترێک و بە ئەسپێک لە شارێکەوە بۆ شارێک گواستراوەتەوە و کارەبا نەبووە و ئەنتەرنێت نەبووە و ئەو هەموو دنیای تەکنۆلۆژیای ئەمڕۆکەیە هیچی نەبووە سەلەفیەت یعنی ئەوە یان بریتیە لە چی؟ اینجا دوای ئەوە بینە سەر پرسەکانی تر کە بەڕێزت ئاماژەت بۆ کردن. سەلەفیەت دینداریە. سەلەفیەت بریتی نییە لەوەی کە پابەندی جۆر و نەمەت و شێوازی ژیانی ئەو کاتی موسڵمانان بین. لە دیندا لە دیندارێتیدا سەلەفیەت واتە ئیتیباعی سەلەفی ساڵح پێشینە چاکەکان کە پێغەمبەر و سەحابەی عەلەیهی سەڵات و سەلام ڕەضی الله عنهم. هەر کەسێک بە ئیسلام ڕازی بێت هەر کەسێک بە ئیسلام ڕازی بێت ئەبێ بەوە ڕازی بێت کە جوانترین دیندارێتی ئیسلامی پێغەمبەری خوا کردوویەتی عەلەیهی سەڵات و سەلام کە نێراوی خوایە و لە دوای ئەویش هاوڵە بەڕێزەکانی کە پەروەردەی ژێردەستی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات و سەلام کە لە کاتی ئەوان بوو جبریلدا دەبەزی و وەحی دەهێنا و ئەوانیش تەطبیقیان دەکرد لە ژێر ئیشرافی مامۆستای گەورەیان کە موحەممەد عەلەیهی سەڵات و سەلام. بۆیە دینداریەتیەکەمان وەکو ئەوان بێت. ئەمما شێوازی ژیانمان ئایا کارەبا هەبێیان نەبێ، ئایا خانوەکانمان چیمەنتۆ و بلۆک و سەبە بێت چەند قات بێ یا وەکو ئەوان بێ ئایا کۆمەڵەشت نەخێر. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان بە تەنیشت سەحابەیەکدا ڕۆی خەریکی موتوربەکردنی درەختێک بوو. فەرمووی چ پێویست دەکاوا بکەیت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەوت کابرا نەیکرد جوان دەرنەچوو یعنی بەرهەمەکەی هیچ نەبوو. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی دوایی کە تێگەی یعنی بینی ئەم مۆزوعەکەوە فەرمووی ئەنتم ئەعلەمو بدونیاکم منی، ئێوە لە کاروباری دنیا لە من چاتری لێزانن.